کۆتایی ئەم مانگە بە یەکلاکەرەوە دادەنرێت بۆ ئەگەری هێرشکردنە سەر گروپەکان لە عێراق، ئەوەش بە پێی ڕۆژنامەیەکی عێراقی. لە کاتێکدا گروپەکان هەنگاوی بە پەلەیان گرتوۆتە بەر و بارەگاکانیان چۆڵ دەکەن. هەفتەی ڕابردوو واشنگتن فشارەکانی لەسەر ئێران و بریکارەکانی لە ناوچەکە چڕ کردەوە کە ئەو کاتە لەگەڵ زانیاری ئەمنیەکان لەبارەی چۆڵکردنی بارەگاکانی گروپە چەکدارەکان لە بەغداد و شارەکانی باکوور و ڕۆژئاوای عێراق. سەرچاو ئەمنیەکان باز لەوە دەکەن ئەم گروپانە لە ترسی هێرشە چاوەڕوانکراوەکانی ئەمریکا یاخود ئیسرائیل وریاتر ئامێرەکانی پەیوەندیکردن بەکاردێنن، ئەوەش بەپێی ڕۆژنامەی مەدای عێراقی. گروپە چەکدارەکان پێیان وایە وڵاتانی ڕۆژئاوا دزیان کردوتە ناوهێزە ئەمنیەکانی عێراق، ئەمەش مەترسی لەسەریان زیاتر کردووە. عن الولايات المتحدة الأمريكية، خاصة أنه في مقر ومؤسسة تابعة للحشد الشعبي. فیراز یاسر ئەندامی مەکتەبی سیاسی بزوتنەوەی نوجەبا زانیاریەکانی پشتڕاست کردەوە و ئاماژەی بەبوونی هەژمونی ئەمریکی لە چوارچێوەی خزمەتگوزاری ئەمنیەکانی عێراق کرد. ئاماژەی بەوەش کرد ئاسمانی عێراق کراوەیە بۆ هێزی ئاسمانی ئیسرائیل و فڕۆکە سێخوڕیە ئەمریکیەکان کە 24 کاتژمێر چاودێری زەمینی عێراق دەکەن. ئەو پێی وایە عێراق گەماڕۆی گەورەتر لە گەماڕۆی ساڵانی 90ەکان بەخۆیەوە دەبینێت و هەموو شتێک لەلایەن ئەمریکیەکانەوە پلانی بۆ داڕێژراوە. ولكن حكومة السيد السوداني هي من أكثر الحكومات جدية اللي تعاملت بالملف مع الأمريكان. لە بەرامبەردا خالید یعقوبی ڕاوێژکاری ئەمنی حکوومەتی عێراق ئاشکرای کرد بەشێک لە ئەندامانی هێزەکانی حەشدی شەعبی لە چوارچەوەی کۆبوونەوە ئەمنیەکان لەگەڵ ئەمریکیەکان بەشداری دەکەن، واتە مەترسیەکە تەنیا بۆ سەر ژمارەیەک لە گروپەکانە نەک کۆی هێزەکانی حەشدی شەعبی. بەشێک لە چاودێران پێشبینی دەکەن مانگی ئەیلول گەواهیدەری هێرشەکانی ئیسرائیل یان ئەمریکا بێت لە دژی گروپە چەکدارەکان کە ئەو کاتە لەگەڵ دەستپێکردنی توندکردنەوەی ڕێوشوێنە سیاسی و ئابوووریەکان لە دژی تاران. بەگوێرەی راپۆرتە ئەوروپیەکان کۆبوونەوەیکی هاوپەیمانی شیعە حکومەت و بەرپرسانی ئەمنی کۆکردوتەوە کە لە کۆتاییدا ڕاستپاردەیان دەرکردووە بۆ داخستنی نووسینگە و بارەگاکانی ئەو چوار گروپەی کە واشنگتن بەم دوایە وەک ڕێکخراوە تیرۆریستیە بیانیەکان دزنیشانی کردوون. لە کۆبوونەوەکەدا سەرکردەکانی چوارچێوەی هەماهەنگی محەممەد شیع سودانی سەرۆک وەزیرانی عێراق، حەمید شەتری سەرۆکی هەواڵگری و قاسم عەرەجی ڕاوێژکاری ئاسایشی نیشتیمانی ئامادە بوون. سودانی، شەتری و عەرەجی کۆمەڵێک هەنگاوی کردەیان پێشنیار کردووە بۆ چارەسەرکردنی بڕیاری ئەمریکا بۆ دانانی بزوتنەوەی نوجەبا و لیواکانی سەی شوهادا و لیواکانی ئیمام عەلی و لیواکانی ئەنسەرڵڵا و ئەوفیا لە لیستی تیرۆردا. دیارترین ئەو هەنگاوانە داخستنی فەرمانگە فەرمیەکانی چوار گروپەکەیە جگە لە کەتیبەکانی حیزبوڵڵا کە نزیکەی 2 ساڵ لەمەوبەر خرایە هەمان لیستەوە. هەروەها پێشنیاریان کردووە کە کەمپ و سەربازگەکانی سەر بە گروپەکان ڕادستی سوپا بکرێت و هەنگاوی تێکەڵکردنیان بە هێزەکانی دیکەی حەشدی شەعبی خێراتر بکرێت. بەپێی راپۆرتەکان سودانی پاساوی جێبەجێکردنی ئەو ڕێوشوێنانەی هێنایە ئاراوە بەوەی کە بڕیارەکەی ئەمریکا دەتوانێت ڕێگەخۆش بکات بۆ هێرشی سەربازی بۆ سەر ئەو گروپانە. بەوتەی بەشێک لە شرۆڤەکارانی سیاسی ڕەنگە بە ئامانجگرتنی گروپە عێراقیەکان هاوشێوەی سیناڕۆی حەماس بێت لە قەتەر. هاوکات سەرچاوەکان پەیامی مەترسیداری ئەمریکایان ئاشکرا کردووە کە بۆ سەرکردە سیاسی و شیعەکان نێرداون و هۆشداری دەدەن لە هێرشەکان. دیارترینیان نووری مالکی سەرۆکی هاوپەیمانی دەوڵەتی یاسا کە چەند ڕۆژێک لەمەوبەر پەیامێکی لە جوشوا هاریس بەرپرسی کاروبەری ئەمریکا لە بەغداد پێگەیشت کە تێیدا هاتووە وڵاتەکەت لە هێرشەکانی ئیسرائیل ڕزگار بکە. چۆڵکردنی بارەگای گروپەکان و هەوڵەکانی حکومەتی عێراق بۆ دوورکەوتنەوە لە ئاگری جەنگەکان لە ناوچەکەدا لە کاتێکدایە کە چەند ڕۆژێکی تر سزای نوێ بەسەر ئێراندا دەسەپێنرێت. هەروەها ئەمریکا ڕێکەوتنی هەناردەکردنی غازی لە تورکمانستانەوە بۆ عێراق لە ڕێگەی ئێرانەوە ڕەتکردەوە، ئەمەش لە چوارچێوەی سیاسەتی زۆرترین فشاری واشنگتن بۆ سەر تاران.